سڵاوتان لێبێ لە ڤیدیۆی سێهەم کە باسی ڤاریبڵ دەکەین لە PHP. ئەمە ئەو دەرزەی پێشووتر بوو کە باسمان کرد، باسی ئیکۆمان کرد، وتمان ئیکۆ بەکار دەهێنرێت بۆ پیشاندانی هەر شتێک کە بمانەوێت بنووسین پێیانە و ڤاریبڵێ بێت یان هەر شتێکی تر بێت لەسەر شاشەی وێبەکە. باش، ئەمڕۆ دێنە سەر باسی ڤاریبڵ. پێشەوەی دەست پێ بکەین باسی ڤاریبڵ بکەین، ئەوێ بزانین ڤاریبڵ خۆی چییە. ڤاریبڵ ئەتوانین بڵێین وەکو کۆنتەینەرێکە، یان وەکو با بڵێن قاپێکە، مەنجڵێکە، شتێکە، یان وەکو هەر بۆکسێکە، کارتۆنێکە، سندوقێکە، ئەتوانین بەهای تیا خەزینکەین، ئەتوانین شتی تیا خەزینکەین، دوای ئەوە بەکاری بهێنینەوە. باشە، چۆنەتی ناساندنی ڤاریبڵ، جاتەبعان چۆنەتی ناساندنمان هەیە و جۆرەکانی ڤاریبڵمانیش هەیە. چۆنەتی ناساندنی ڤاریبڵ لە زمانی PHP-ە بەچی ئەبێ بە ژمانەی بەعافەن بە دۆلار ساینیانە هێمای دۆلار بنووسین بۆ ئەوەی ئاماژەی پێ بکەین بۆ ئەوەی بزانێت زمانەکە بزانێت کە ئەمە ڤاریبڵە. یعنی ئەبێت تۆ کاتێک ڤاریبڵێک ئەناسیێنی سەرەتا هێمای دۆلار دابنی. باشە، اینجا ناوی ڤاریبڵەکانی باش، ناوی ڤاریبڵەکە ناوێکی دایمە عادەتەن وا باشە ناوێکی لێ بنەی ئەم ڤاریبڵە کە ئاماژە بە ئیشەکەی ئەو بکە، یان ئەتوانی هەر ناوێکی تر بە دڵی خۆت بۆ نمونێ ڤاریبڵێک دروستەکەین بە ناوی X. باشە، ڤاریبڵێک دروستەکەین بە ناوی X. شتێکی گرنگ، ناوی ڤاریبڵ تەنها بۆت هەیە بە پیت یانوەکو بە ئەندەرسکۆر دەست پێ بکە. باشە، تەنها بۆت هەیە بە پیت یانوەکو ئەندەرسکۆر، بۆت نییە بە ژمارە یانوەکو هەر هێمایەکی تر بێت یان چوزانم هەر شتێکی تر بێ، ناتوانانی ئللا یان بە پیت یانوەکو بە ئەندەرسکۆر، بە دۆتیش نابێ، یان پیت یانەکو ئەندەرسکۆر. بۆنێ ڤاریبڵێک ئەناسیێنین بە ناوی Y یان عەفوەن X، پێی ئەڵێن ئەم ڤاریبڵە یەکسانە بەهاکەی بۆ دیاریەکەین، با بڵێن ئەم ڤاریبڵە یەکسانە بەشی بە بەهای چەند. طبعاً یەکەم جۆری ڤاریبڵ کە هەمانە جۆرەکەی چییە؟ جۆری سترینگە. ئێمە ئێستا توانین لەسەرەوە کۆمنت بنووسین، جا طبعاً نووسینی کۆمنت لە زمانی PHP بەو شێوە بەو دوو هێمایە بێت. دوای دێنە سەری ڤیدیۆیەکی بچکۆلەی لەسەرەکەین. باش، ئێمە بۆ ئەوەی بمانەوێت ڤاریبڵەکە جۆری سترینگ بێت ئەبێت دەبڵ کۆتیشن بکەینەوە، یانەکو سینگڵ کۆتیشنی شەر احتیادیە. دەبڵ کۆتیشن یانەکو سینگڵ کۆتیشن، دوای دێنە سەری فەرقیان چییە. بەڵام لە زمانی PHP ئەگەر تۆ زمانێکی تر بزانی وەکو زمانەکانی تر نییە، خۆی ئۆتۆماتیکی بە پێی ئەو جۆری داتاکە ئینووسیت ڤاریبڵەکە دەستنیشانەکە، یانی وەکو زمانێکی تر نییە. بۆ نەگە لە جاڤا یانەکو لە زمانێکی تر بمانەوێت ڤاریبڵێک بناسیێنین، ئەگەر جۆرەکەی سترینگ بێ سەرەتا بنووسین سترینگ. باشە، بەڵام لە PHP وانە تەنها ناوی ڤاریبڵەکە نووسی، بۆ ئەگەر دەبڵ کۆتیشنت دانا ڕێک تێگات کە ئەمە چییە، ئەمە سترینگە. ئێستا بۆ نێمرە ناوی ئەم ڤاریبڵە نووسین ڕێک سۆفت. باشە، وەکوتمان کۆتایی هەموو ڕستەیەک لە PHP پێویستە بە سیمیکۆلۆن تەواو بێ. ئێستا ئێمە ڤاریبڵێکمان ناساندووە لە جۆری چییە؟ لە جۆری سترینگە. ئەگەر بمانێ ڤاریبڵێکی تر بناسیێنین یانەکو پێشەوەی بڕۆینە سەر ناساندنی ڤاریبڵەکە، ئێمە مانەوێت ئێستا ئیکۆی ئەم ڤاریبڵێکین یانەکو ئەم ڤاریبڵە پیشان بین. ئەنووسین ئیکۆ، دوای ئەوە دۆلار ساینەکەمان لەبیر نەچێت، اینجا ناوی ڤاریبڵەکە کە Xە. ئێستا ئەگەر بڕۆینە ئەمێ چی بۆمان هێنا؟ ڤاریبڵەکەی بۆمان ئیکۆ کرد، ڤاریبڵەکەی بۆمان بەهای ڤاریبڵەکەی بۆمان ئیکۆ کرد. ئەگەر دیقەت بن بۆ ئەوەی لە ڤاریبڵ تێبگەن، ئەگەر دیقەت بن، ئەگەر ئێستا ئەمە بکەینە کۆمنت، جارێ بات سەرتانێتێک نەچێ کۆمنتچە، ئەگەر ئەم ڤاریبڵە هەروە بەم شێوەیە بینووسین پیشانی نادا بە هیچ شێوەیەک، بۆ چونکە ئێمە هیچ ستێتمنتێک هیچ ڕستەیەکی پیشاندانمان بەکار نەهێناوە. بەڵام کاتێک ئێمە پێی ئەڵێین ئەو ڤاریبڵە پیشان بە، ئەوکۆ بینن ڤاریبڵەکەمان بۆ پیشان ئەدا. ئەمە جۆری ڤاریبڵی سترینگ. ڤیدیۆکانی تر باسی جۆرەکانی تری ڤاریبڵەکەین. خواتان لەگەڵ.